السلام عليكم. عليكم السلام. دوقة شوين چۆنی؟ والله باش. چۆن ئەمڕۆ بەشداری کردیا لەم ئاهەنگە؟ لەبەرەوەی سێ مامۆستایم قورعانی پیرۆزیان لەبەر کردووە. سێ مامۆستا لێرە قورئانی پیرۆز لەبەر کردبوو؟ بەڵێ. ئەوجا هاتی پیرۆز بایان لێ بکەی؟ بەڵێ. ئافەرین. لەکوێوە هاتی؟ لە کۆیە. لە کۆیەوە. زۆر باشە. بزانم ئەتوش حەزت لێیە ڕۆژێک ئاوا قورئانی پیرۆز لەبەر بکەی؟ بەرێ حەزم لێ لەبەرەوەی خودای گەورە قورعانی بۆمە دابەزاندووە. ئافەرین. ئێستا ڕۆژانە قورئان دەخوێنی؟ بەرێ دوو جوزئم لەبەر. دوو جزء لەبەرە؟ بەڵێ. ئافەرین وەڵا توو شانی وێ ماسەکەت بکەم. هەر بژی. با بزانم چۆن توانی دوو جزء لەبەر بکەی؟ لەبەرەوەی مامۆستایەکانم دەرسی پێ دەگوتم هەوڵم دەدا ببمە حافز قورعان. وەڵا هەر بژی. ئەوجا بەردەوام بە باش. ئێستا ئەو دوو جزء لەبەرە هیچیان غەڵەت ناکەی؟ نا. مامۆستا مڕاجعەت پێ دەکاتەوە؟ بەرێ بەتەجوید دەخوێنم. ئافەرین. دەست خۆش بی سەرکەوتوو بی ئینشاءڵڵا. شانسە. دۆقەش بێن دەیخوای گەورە سەرکەوتوت کە یا ڕەبی. شانسە. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. عما يتساءلون عن النبأ العظيم الذي هم فيه مختلفون